پەیمانگای گەشە بۆ ساڵی نوێی خوێندن پێشوازی لە دەرچوانی پۆلی نۆی بنەڕەتی دەکات بە پلانێکی تۆکمەی درێژخایان لە ڕووی ئەکادیمی و پیشەیەوە و بە بەرزترین کواڵەتی بەپێی پێوەرە شایستەیەکانی بواری پەروەردە خوێندن لە جیهاندا ئەرچی پەروەردە و پێگەیاندنی هەر تاکێک دەگرێت هەستۆ. دەرچوانی پۆلی نۆی بنەڕەتی ئێستا دەتوانن ناوی خۆیان تۆمار بکەن لە بەشەکانی زانستەکانی کۆمپیوتەر، کارژێڕی کار و ژمێریاری، نەوت. قوتابیان ئاشنا دەبن بە پێشکەوتنەکانی زانستی کۆمپیوتەر و تەکنەلۆژیای سەردەم و هونەرەکانی کارژێڕی کار و ژمێریاری و نوێترین تەکنیکەکانی بەرهەمهێنانی نەوت لە تاقیگە پێشکەوتوەکان. گرنگیدان بە بەرزکردنەوەی ئاستی زمانی ئینگلیزی لە پرۆگرامی خوێندندا و حەز و خولیای قوتابیانمان لەبیر نەکراون. ساڵانە زۆرترین گەشتی زانستی و چالاشی جۆرا و جۆر ئەنجام دەدرێت. قوتابیان ساتە خۆش و لەبیر نەکراوەکانیان لە پەیمانگای گەشە بەسەر دەبن. پەیمانگای گەشە لەسەر پانتایەکی فراوان بە جوانترین دیزاینی سەردەمیانەی تایبەت بە ژینگەی ئەکادیمی بنیاد نراوە. تۆش ئەگەر ئامانجت بنیاتنانی داهاتوێکی گەشە بۆ ئەوەی داهاتوت مسۆگەر بێت پەلە بکە و ناوی خۆت لە پەیمانگای گەشە تۆمار بکە. ناونیشان هەولێر شەقامی 120 مەتری گەڕەکی هەولێری نوێ. لەگەڵ گەشە داهاتوێکی گەشتر بنیاد بنێ.